لە تەواوی کوردستان زۆربەی سەرچاوەکانی ئاو بەم شێوازە بەهدەر دەچێت. بێرم و کانیاوی زۆر لە برادۆست هەڵدەقوڵێت. ساڵانەش ڕێژەیەکی زۆری بەفر و بارانیشی لێدەبارێت. بەڵام ئەو ئاوە سازگارە دەڕژێتە زەی گەورە و ڕووباری دیجلە. تاکو ئێستا لە سنووری برادۆست هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان دروست نەکراوە. دوو ڕووبالێرە یەک لە بەربزینی دەتەخوارێ یەک لە ئەلگوردە خۆی کەشش کرا بوو قەلبوساوەی بەنداوەشی چاپ بکەن لێرە دەرێ چوو بوو فاسش کرا بوو بەس دوای ڕاوەستا هەندێکا گوت بورجێ پاکستان نەکردنەکە گوت لە پارە نییە جێ باشی لێرە بەس بێ ساحیبە و کەس لۆ ناکە. ئاو سەرچاوی ژیانە ئێستا لە زۆربەی وڵاتانی جیهان قەیرانی ئاوە خۆ لەوانەیە ئەو قەیرانە وڵاتی ئێمە و دەوەری ئێمەش بگرێتەوە ئەگەر چارەسەرێکی بۆ نەدۆزرێت. ئاو لە نرخدا لە 90 گرانترە. هەرێمی کوردستان هەرچەندە خاوەنی سامانێکی زۆری ئاوە بەڵام وەکو هەموو سەرچاوەکانی تری ئەم هەرێمە نەتوانراوە سوود لەم سامانەش وەربگیرێت. شارەزایانیش باسلەوە دەکەن لە داهاتوودا هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی بێئاویش دەبێتەوە. پێشەی نەبوونی بەنداوی هەموو کوردستانە فعلەن ئێمە ئاوێکی زۆرمان هەیە کە دزستانە ناتوانین سوودی لێ ببینین. ئێستا گەر سەیری بکەی نرخی ئاو گرانتر لە نرخی نەوتیش. من ئەو پێشنیارانە دەخەمە بەردەم وەزارەتی شارەوانی و حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستێکی گرنگکە بۆ دروستکردنەوە با لە شوێنی گونجاویشمان هەیە لە هەم لە سۆران و هەم لە منتیقەی باڵەکەیاتی و لە ناوچەی برادۆست شوێنی گونجاومان هەیە بۆ دروستکردنی بەنداوی بچووک. 197.5 ئاوی گۆی زەوی ئاوێکی سوێرە واتە تەنها 102.5 ئاوی سازگار لە هەموو جیهانە. چاودێرانیش پێیان وایە لە داهاتوودا عێراق ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی دەبێتەوە. پێویستە هەرێمی کوردستان لە ئێستادا کار لەسەر گڵدانەوەی ئەو سەرچاوە ئاویانە بکات کە لە هەرێمی کوردستان هەڵدەقوڵێت. بە تایبەتیش سنووری برادۆست کە سەرچاوەی ئاوی ڕووباری لۆڵان و شەکی و سیدەکانە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.